ناوەندی قەزای چەمچەماڵ بۆیەکیان لە ناحیەیەکی کاکەمەند سکاڵای یاسایی تۆمار کراوە بەڵام هیچ تۆمەتبارێ نەچۆتە بەردەم دادوەر و دادگا. من ئێستا لە گۆڕستانی ناحیەیەکی کاکەمەندم دیارام ڕۆ چلەی شەهیدی هیوا پوا دەکا کە سوکارەکەی و ژمارەیەک لە هاوڕەکانی هاتوونە چلەی ماتەمینی بۆ جێڕن. من داکی وەرەگرم لەم بۆنێ سڵاو دەبێ ئەگەر فەرمی بۆ ئێرە لە چلەی شەهیدی هیوادا پەیامی ئێوە خێزانەکەی چی؟ پەیامی ئێمە هیوادارم پەیامی ئێمە بگەیەنە ئەو بەرپرس و لایەنانێکەوە ئەم کوڕی منیان شەهید کرد، ئەو کەسێکەوە ئەم کوڕی منی شەهید کرد بدرێتە دادگا، حەقی ئەم کوڕی من نەفەوتیە. ئەو داواکاریم هەیە. کوڕەکەم خۆپیشاندان بوو، کوڕەکەم حاتیە بوو، مافیا داوای مافی خۆی کرد، داوای حەقی خۆی کرد. داواکارم بکوژی کوڕەکەم بدۆزرێتەوە. ئەگەر لە ئەو دوو پاش بێ بدرۆزێتەوە من واز لە حەقی خۆم ناهێنم، داوای حەقی خۆمەکەم. تە ئەم مافیانە با حەقی کوڕەکەم نەفەوتێنن، خۆیان مافیان، خۆیان خەڵک بە کوشت دەدەن، خۆشیان هینەکەن. ئەنجا با حەقی کوڕەکەم نەفەوتیە. ئەوە نیشتەی کرد خۆمەیکەم. چ ڕۆژ تێپەڕە بەسەر شەهیدبوونیدا؟ هیچ کەسێ دەستگیر کراوە خو سکاڵاتان لەسەر کەسە بوو؟ سکاڵامان لەسەر کەس نەکردووە، هیچ کەسێکیش دەستگیری نەکراوە. ئیشەڵڵا خوای گەورە خۆی حەقمانەکە، ئیشەڵڵا داواکارین ئەم حکومەتە ئەم هێزە بدرێتە دادا و حەقمان بکە. ئەوە حەقی خۆمانەکەین، حەقمان کەن. نابێ خێنی شەهید هیوا بە فیڕۆ بڕوە بە هیچ شێوەیە. داواکاریم ئەوەیە. ئەگەر دەرفەت منەوە دەم کە سوکارەکەی زیاتر وەرگرم سڵاو دەبێتەوە فەرموو بوێرە چل ڕۆژ تێپەڕە بەسەر شەهیدبوونی هیوادا ئێوە خۆ خانەوادەکەی سکاڵاتان لەسەر چێ تۆمار کرد، کەیسەکەی بەکوێ گەیشتووە؟ بە خێراتدانەکەین دەستخۆشیتانەکەین. ئێمڕۆ چل ڕۆژ بەسەر شەهیدبوونی کاکە هیوا تێپەڕێ، ئێمە تام تەقەی سکاڵامان نەکردو لە بەرەوەی سکاڵا شتێک نییە بوونیە لە وڵاتەیە. تۆ سکاڵاکەی سکاڵا ینی هیچ جوابێکی نییە. ئێمە داواکاری نەگەری یاستا هەبێ یاستا سەروەر بێ خێنی کاکە هیوا و هەموو شەهیدەکانی هەفتەی شوبات و هەموو ئەمانێک کە لە خۆپیشاندانەکانە شەهید بوونە ینی بە فیڕۆ نەڕوا و دادگای عادل بێ دادگای بکەن. بەڵام بەداخۆ لەم وڵاتەیە شتە نییە. 30 ساڵە لەم وڵاتەیە دزی و تاڵانی و ینی جوود حیزب بۆ خۆیان برابەش بەشیەکەن و خەڵکیش ناڕازیە پارەی بێنی ئیش نییە، کەسابات نییە، خۆپیشاندانەکانی کوچن و لەوێ ئیتر ناتوانن خەڵک چی بکانی لە هیچ کاتێ بەقەدەم کاتە خەڵک بێ ئیش نەبوو، بێکار نەبوو. ئەم دوو حیزبە لەوەتی هاتوونە لە غەیری تاڵانی و دزی و بردن و هیچ شتێتریان نەکردووە. بیدایی لە نەوەتەکان هاتن حەچی مەکاین و دار و بەردێم وڵاتە هەبوو ئاوتی وێرانیان کرد. بەداخەوە دوایی لەسەر بوو مرگەکان بوو شەڕی ناوخۆ، دوای شەڕی ناوخۆ نەوت هاتە پێشەوە. ئێستا نەوتەکەش دەتەس خۆیانان نییە، تورکیا سەرپەرشتیەکە خەڵکیش دیناری پێنیە، معاشی پێنیە، موچەی نییە، دێتە سەر جادە خەڵک ئەکوچێت. خۆ کاکە هیوای ئێمە معاشخۆر نەبوو، بەڵام کاکە هیوای ئێمە شەهیدی هەموو کوردستان بوو، لە بێناو هەموو خەڵکان خۆی بەکوژدا. بەرە ئەو یەکەم خۆناغی ئامادەی مەرحەلەیەک بوو لە زانکۆ، هیچ موچەیەکی نەبوو. بەڵام بەداخەوە خەڵکیش وەکو پێویست نییە خۆپیشاندانەکەن چەند گەنجێک بەکوشتە دەن و دوایە گەڕێنە دوا و هیچ مەسیرێکی نییە. تۆژە تێ پێیان بگەینی تۆ چی کاگیوابی و ئەتەوێت لەم ڕۆژات چی بڵێ فەرمی؟ من مامەی پەیامی تۆ چێ پاش ڕۆژ لە شەهیدبوون؟ وەڵی ئێمە وەک بنەماڵەی شەهیدی وا وەک مامی بە هیچ نەوێ ئێمە خۆش نابین لە خێنی شەهیدی وا. من خۆمم ئەوە قاچم لە شانزەوتەوە بەرا بریندادوە، ئەوە برازامە قاچێکی نییە ئەوانەی کە شەڕی ئەوانەی کە ڕایان کرد ئێستاوا لەو دەربەندە خۆیان شاردووەتەوە. دەبا وەک ئێمە من برایەکم فەرماندە بوو کە لە کەرکوب شەهید بوو، شەهید فەرهاد. باشە ئێوە دوای ڕووداوەکە هێزێکی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود هێزەکان تۆمەتبار کرد کە لە نزیک کۆمیتەی یەکێتی لە ناحیەکە تۆمەتبارە بە تەقەکردن لەم کوڕی ئێوە. ئایا سکاڵاتان تۆمار کرد؟ سکاڵەمان تۆمار نەکردووە، چونکە سکاڵە هیچ قیمەتی نییە، دادگا هیچ قیمەتی نییە. ئێمە هیچ سیقەمان بە دادگا توش نییە. چاوەڕوانی چێ؟ ئێمە ئیتر چاوەڕانی خوای گەورەکەی. ئیتر ئێمە چونکە ئەوانە یەکێتی نین، ئێمە خێرمان ڕشتۆ لە یەشێتە ئەوە برازایەک مەسەیرکە قاچی نییە. بانێ قسەی کەم هەیە ئەوانەی خۆیان لە کەرکووکا شانزەوتە بەر هەموو مەرزەکەتان دی کە ئەسووتێ لە ڕوودا هونەر ئەحمەر ڕایە کێشیە. ئەوەی ئێمەی ئەوانە بۆ شەڕانەکری ئێستا لە دەربەندەکە خۆیان شاردووەتەوە. ئەو هێزەی ئەوەشی ناردووەتە سەر کۆمیتە تاوانبارە
ئامرسرەکەشی تاوانبارە، ئامریێزەکەشی تاوانبارە، مەسئول کۆمیتەی تەکیەش تاوانبارە. بەس توخوان پایامە هیچ ڕەش نەکەنەوە بینێرن. پامەکانی خانەوادە و خێزانەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوو. دیارە دێمە بۆ لای تۆ هیواکوات لە قۆناغێکی زانکۆ وەرگیرا بوو. دیارە تەنها 2 ڕۆژ پەیوەندی کرد بوو بە بەشەکەی خۆیەوە. ئەمڕۆ برار وایە لە زانکۆی سلێمانیش هات ببوونی چلەی ماتەمینەکەی و مەراسیمێکی بۆ ڕێکخرێت و هەر لەسەر پەیامی شەهیدان و کەسوکاری شەهیدان سبەینێ کەسوکاری یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانی قەزای چەمچەماڵ پاشەوەی کە سکاڵایان تۆمار کردو لە بەردەم دادگای چەمچەماڵ گربوونی ناڕەزایەتی ئەنجامەدەن بە مەبەستی داواکردنی دەستگیرکردنی بکوژانی کوڕەکەیان. دێمە بۆ لای تۆگە پرسیارت نەبێت. بەڵە ڕزگار سپاس بۆ زانینی